دیارە سێمە جەمتە ئەو درزیان کۆلپێشیا کۆشکا سپî کۆمبوونە چ داخوازی ji ئیدارەیە ئەمریکا هەیە؟ بەڵێ ناین خۆپشاندانەکە لە بەردەم کۆشی سپی دەستی پێکرد بۆ ماوەی نزیکەی نیو کاژێر لە بەردەم کۆشی سپی وەستان بەڵام ئێستا دەستیان کردەوە بە ڕێپێوانێک ئەو ڕێپێوانە بەنیازن بەرەو لای کۆنگرێس بڕۆن تاوەکو لای کۆنگرێسە ڕۆن و دروستەکان کە هاتوون چەندین وێنەی کوژرانی خەڵکی مەدەنیان لە سوێدا بەرز کردوتەوە و لە هەمان کاتدا داوای پارێزگاریەکەن لە خەڵکی دروست و پێکاتەکانی دیکە لە نێو سووریا داوای ئەوەکەن کە ئەبێ حکوومەتی ئەمریکا گوشاری زیاتر لە حکوومەتی کاتی سووریا بکات و پارێزبەندی تەواو بکات بۆ خەڵکی دروست و پێکاتەکانی دیکە و چەندین دروشمی دیکەیان بەرز کردوتەوە داوا لە ئیدارەی ئەمریکاکەن کە جدیتر بچێتە سەرخەت و پشتیوانەکانی بۆ حکوومەتی سووریا ڕابگرێت مەرجدار بکات و ئێستاسنە بەردەمی کۆنگرێسی ئەمریکا لە بەردەم کۆنگرێس ئانەوێت لەگەڵ ئەندامانی کۆنگرێس قسە بکەن دەنجنا ڕسایەتیان بگەنە ئەوێش من هەوڵەدەم قسە لەگەڵ هەندێکیان بکەم بزانم بە خۆیان ئەڵێن چی ئەگەر Okay. What's your message? Save the Druze! Stop the genocide! Save the humanity! They're killing Christians, Druze! Christianan, Druzan dikujin. You can send the human corridor to Sweden. و اگر بکارن کوریدور که مروی با سویدا ج اردن و وکن آلیکاریا و پیوست اف کشتنا دروزان و کمینیان به تراوستاندن لسویدا کمینیان دکوژن لسوریه نه خوشخانه هن نه آف هیا وان هیچ تشتک نیه نه آف هیا نه الکتریک ما ام دخوازن کوریدور که مروی بیت وکرن با سویدا و خلک امریکی حولاتین امریکی لو داره هن پیوستی ما بنها پیوستی به خلک ما آف نیه کارب نیه درمان نینه نخوشخانه نینه نتوین اگرتی پیوستی ما بالی کاری مروی نویا اندام داعش و حکومت ایرج کنه سر سویدا و اندام حوزن بدوی دخواستن هر کسی کمکش بکن پیوستی ما به آلیکاری نفدولتیه وەکو بینی کە لێرە داوای پارێزگاریەکەن داوایکەن کە هاوکاری مرۆیی بگەندرێتەوە وەکو شاری زیاتر لەسەر حکوومەتی سووریا بکرێت بۆی بتوانن پارێزگاری لە خەڵکی دروست بکرێن لە نێو سووریا کە ئێستا ئاڵێن ڕوبەڕووی کۆمەڵکوژی و ڕوبەڕووی ژینۆساید بوونەتەوە خۆپشاندانەکە لە بەردەم کۆشی سپی دەستی پێکرد تاوەکو لای کۆنگرێسی ئەمریکا ڕوات بەڵێ gelekî spas bote diyarkurde ji Washingtonê ji nava xwepêşandanê tu li gel me bûyî.